ناوم گەشاو ئەیوبە خەڵکی باشووری کوردستانم ماوەی 23 ساڵە کوردستانم بەجێ هێشتووە 21 ساڵە دانیشتووی شاری لەندەنم لە بەریتانیا من کە خاوەنی دوو مناڵم هاوسەرم هەیە کوڕ و کچێکم هەیە هەردووکیان جامیعەیان تەواو کردووە کچەکەم محامیە کوڕەکەشم قانونی تەواو کردووە من وەکو هەموو تاکێکی ڕەوەندی کورد کە لە وڵاتەم دوو ڕێگەم لەبەر ئابووە یان کارکردن یا خوێنن بەس کارکردنم هەڵبژار ماوەی 5 ساڵ کۆفی شۆپا ئیشم کرد دوایی 5 ساڵ کاری خۆبەخشیم کرد لە پۆلیسە دوایی لەبەر ژیانی مناڵەکانم گۆڕیم بە ئیشی مەکتەب بۆی گونجاوێ لەگەڵ ژیانە بەردەوام بووم هەتاوەکو 2 ساڵ پێش ئێستا کە ئەم کۆفی شۆپەم داناوە ئەستم کرد ئیتر کاتی هاتووە بزنسێکی خۆمم هەبێ ئیش بۆ خۆم بکەم پێنج بەیانی هەڵەسم 5 دقە لەسەر کارەکەم هاوسەرەکەم ئەمهێنێ بۆ شوێنی کارەکەم نزیکە لە ماڵەوە دوایەوە بە 10 دقە شتەکان هەموو ئامادەکەم چووکە مشتەرەکانم 5:30 و جاری واش پێش من چاوەڕێن لە بەردووکانە ئەو شتانەشی کە ئەیفرۆشم کۆفیە و کێکە و ساندویچ و خواردنی سەریعە کە ڕۆژانە 7 سەعات ئیش دەکەم وەکوتم لە 5:30 وانێ بۆ 2:30 شەو ئیش دەکەم ئەگەر کاتێکیش و شوێنەکەشم شوێنێکی عامە محەتەیەکی قیتارە زۆر قەڵەباڵغی و زیحامی بەسەرەوەیە ئەبێ دڵی هەموو مشتەرەکان ڕازیکەم چونکە دایمە پلەیانە بۆ مۆعیدی قیتارەکە بێ زۆر سەریع ئیشکەم ژیان لە ئەوروپا زیاد لە حد قورسە ئەوە نییە کە لە کوردستان واتی ئەگەین ئەوروپا کە ئەخەوین بەیانی هەڵەسی پارەباریەوە نییە هیچ کاتێک ئەگەر کەسێک وەکو من بێ ئیشکا وازام تاکە ئافرەتم کە لەم حەتەیەکی قیتارە و لە شوێنێکی وا ئیزدیحامە بۆ سەعاتە دوور و درێژە ئیش بکەم زۆر دڵخۆشم بەوەی کە ژیانی خۆم ماڵ و مناڵ دابینەکەم لەسەری اعتمادیم لەسەر هیچ کەسێک نییە کە ئەم وڵاتە وڵاتی سۆشیال و بەنەفێتە من حەزم نەکردو بۆ ژیانە مناڵەکانم گەورەکەم حەزم کردو وەکو هەموو تاکێکی کە زەریبەی خۆم بم پارەی ڕەنجی شانی خۆم مناڵەکانم بە سەربەرزی گەورەکەم من ئەمە شوێنی کارەکەمە کە بەیانیان هەم یەکسەری پێشوی دوکان بکەمەوانێ مشتەرەکانم چاوەڕێ من و خاستەن ئێستا کە زستانە جەوێکی ساردە و خەڵکیش هیلا کە حەزی لە خەوە و ئەچێ بۆ ئیش کۆفێکی من خەبەریە کاتەوانێ و علااقاتێکی دروست بۆ وەکوایە هەمومان یەک بناسیین چونکە ڕۆژانە ئەو مشتریانم دووبارە ئەبنەوانێ